سەرنجی پێشانی سەرنجەکان لەسەر مۆندیاڵی 2022 لە قەتەر. بەجیا لە تۆپی پێ جامی جیهانی ئەم ساڵ کە لە قەتەر ئەنجام دەدرێت لە چەند لایەنەوە قسە و باسێکی زیاتری لەسەر دەکرێت. وڵاتی قەتەر دوورگەیەکی بچووکە لە کەندا و 2.7 ملیۆن دانیشتووی هەیە و خاوەن نەوتێکی زۆرە. واتە وڵاتێکی دەوڵەمەندە. بۆ جیهان قەتەر وڵاتێکی نەناسراو بوو تا ساڵی 2002 و ئەم ساتە. The winner to organize the 2022 FIFA World Cup is Qatar. واتە ئەنجامدانی مۆندیاڵی 2022 بە قەتەر درا. هەرزوو قسە و باز لەسەر چۆنێتی هەڵبژاردنی قەتەر و گەندەڵیەکی زۆر و بەرتیردان بۆ کاریگەردانان لەسەر دەنگەکان، دواتریش هەر لەگەڵ دەستپێکی دامەزرانی یاریگاکان خراپی مامەڵە لەگەڵ کرێکاران، کەمی کرێ، زۆری کاتژمێری کارکردن، دەست بە سەرگرتنی پاسپۆرتەکانیان، نەبوونی سەلامەتی شوێنی کار و کۆنتڕۆڵکردنی کرێکاران بە هەموو شێوەیەک. بوونە کۆمەڵە بابەتێک کە بەتایبەتی لە 2 ساڵی 2014ەوە بە فراوانی قسەی لەسەر کراوە. بەپێی سەرچاوە جیاوازەکان باز لەوە دەکرێت کە هەزاران کرێکار لە کاتی ئامادەکردنی یاریگاکاندا ژیانیان لەدەستداوە. ئێستاش لەگەڵ دەستپێکی مۆندیاڵ لە چەند سەرچاوەیەکەوە ئاماژە بەوە کراوە کە قەتەر هەوڵی داوە بەرتیل بداتە هەڵبژاردەی ئێکواردۆ تا لە یەکەم یاری مۆندیاڵدا 1-0 و بە گۆڵی گێمی دووەم بە قەتەر بدۆڕێت. پرسیار ئەوەیە کە قەتەر بۆچی دەیەوێت مۆندیاڵ ئەنجام بدات. وەک زۆر دەوڵەتی تر، قەتەر هەوڵ دەدا ئەو سەرنجانەی لەسەر وڵاتەکە هەبووە بە بابەتی تر وەک وەرزش لەسەر خۆی لابدات و بە بابەتی تری ئەرێنی بناسرێتەوە، نەک بێمافی و هەڵاواردن و چەوسانەوە. وەرزش بۆ دەسەڵاتە دەوڵەمەندە تۆتالیتارەکان هەمیشە چەکێک بووە بۆ گۆڕینی سەرنج و ڕای گشتی لەسەریان. بەڵام گەندەڵی فراوان و بەرچاو و مامەڵەی نەشیاو لەگەڵ کرێکاران و بێمافیکردنیان بە ئاسانی هەوڵەکانی قەتەر بە ئەنجام ناگەیەنێت. لەسەر مۆندیاڵی قەتەر مستەفا باهیر چەند بابەتێکی نووسیوە و لە لێدوانێکدا بۆ سەرنجی پێشەنگ دەڵێت. بەرفرت و فێڵێک بوو فیفا لە ساڵی 2010 بڕیاریدا کە مۆندیاڵی ساڵی 2022 لە قەتەر ئەنجام بدرێت. قەتەر هێزی کاری نییە بۆ ئەنجامدانی پێداویستیەکانی مۆندیال، بۆیە ناچار 2 ملیۆن کرێکاری لە وڵاتە هەژارەکانی وەک هەندستان و سریلانکا و پاکستان و بەڵگلادێش و نیپاڵەوە هێناوە. کاتێک کەم کرێکارانە دەگەیەنە قەتەر، سەرمایەدارەکانی قەتەر وەک کۆیلە مامەلە لەگەڵ کرێکارەکان دەکەن و ڕۆژانە لە 12 بۆ 14 کاتژمێر کاریان پێ دەکەن. بەهۆی نەبوونی سەلامەتی شوێنی کار یاخود بەهۆی سوکایەتی کردن بە کرێکاران لەلایەن خاوەنکارەکانەوە بەشێک لە کرێکارەکان دەست بۆ خۆکوشتن دەبن. بە گوێرەی گاردیانی بەریتانی 6500 کرێکار لە ساڵی 2002ەوە هەتاوەکو ساڵی 2020 ژیانیان لەدەستداوە. ئەم کرێکارانە کە ژیان لە دەستدەدەن مەیتەکانیان وڵاتی قەتەر مەیتەکانیان نانێرێتەوە بۆ وڵاتەکانی خۆیان، بەڵکو هەر لەوێ دایانکا بەژێر گڵەوە. سەرمایەدارەکانی قەتەر بەڵێنیان داوە بە کرێکارەکان کە موچیان بنێ حەقدەسەکانیان بنێ، بەڵام بەشێکی زۆری ئەو کرێکارانە حەقدە زۆر ناگرن. بەڵام ئەگەر سیرکن دەبینن وڵاتی قەتەر پارەیەکی یەکجا زۆری سەرف کردووە حتا بۆ دیعایەکردن بۆ ئیسلام یاخود زۆر شتی هەروە وەکو چۆنە لە زیامەز 220 ملیاری سەرف کردووە لەم ئۆلۆمپیاتانە، بەڵام پارە و حەقدەسی کرێکارێکی هەژار کە هاتۆ لەوێ کار دەکە پارەی ئەوانە نادات و دەیخوات. دژ بە کوشتنی کرێکاران، دژ بۆ سوکایەتی بۆ چەوسانەوەی کە بە کرێکاران دەکرێت بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی و زەختیان کرد لە فیفا بۆی کە زەخت بکات لە قەتەر بۆی ژیانی کرێکاران چاک بکە. لەگەڵ ئەو فشارە زۆرەی کە کراوە لەلایەن فیفا و لەلایەن ئەم ئەحزابانەوە قەتەر بڕیاریاوە کە ژیانی کرێکارەکان باشکە، بەڵام هەتاوەکو ئێستا ژیانی کرێکاران ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەڕوات. شایانی باسا لەگەڵ کۆتایی هاتنی مۆندیاڵ ئەم کێشانە کۆتاییان نایەت.
ئەم یاریگایانەی دروست کراون بڕیارە پاش مۆندیال بڕوخێندرێن. ئەو کاتە سەرنجی جیهان کەمتر لەسەر قەتەر دەبێت و ڕەنگە مامەڵەی لەگەڵ کرێکاران نەک ئاڵوگۆڕی بەسەردانێت بەڵکو تەنانەت خراپتریش بێت.